خۆی و کوڕەکەی پێکەوە گۆرانی دەڵێن ژوورێکی ماڵەکەیان کردووەتە ستۆدیۆ. هونەرمەند چۆمانستار ماوەی 25 ساڵە سەرقاڵی کاری هونەریە و بەشێکی زۆری کاتەکانی بۆ هونەر تەرخان کردووە. ئێمە نۆبراین 4مان خەرگی کاری هونەر و مۆزیکین. ئێستاش خۆم لەگەڵ کوڕەکەمە پێم خۆشەویش بکەمە ناو کارە هونەرەکان و ڕۆژانە سەرقاڵی مۆزیکی لە ماڵەوە. چۆمانی هونەرمەند بە جۆرەها شێواز گۆرانی دەڵێت هەر لە شێوەزاری خانەقینی و کەڵهوڕیەوە تا دەگاتە شێوەزاری گەرمیانی. هەروەها لەگەڵ هونەرمەندانی عەرەب و تورکمانیدا گروپێکی هونەریان هەیە. تیپەکەمان ناو نەبوو تیپی مۆسیقای برایەتی بە عەرەبی پێمەوت ئەتاخی، بە تورکمانی، بە عەرەبی، بە کوردی. من بەشە کوردیەکەم، من عەرەبیشمە و جار ئەوانیش هەر هات وەکو من عەرەبیانەوت، تورکمانیانەوت، کوردیانەوت. لە سەردەمی کۆرۆنا و کەرەنتینەدا چۆمان و ئەحمەدی کوڕی پێکەوە لە ستۆدیۆ بچووکەکەی ماڵەکەیاندا سەرقاڵی گۆرانی و لایڤ موزیک بوون. نایەنەوێت لە سەردەمی کۆرۆناشدا پەیوەندیان لەگەڵ هەوادارانیان ببچڕێ. پێشتر بەردەوام لە کاری ئاهەنگ پێش کەرەنتینە هەموو هەفتانە 2 ئاهەنگ 3 ئاهەنگمە کرد، بەڵام ئێستا لەبەر کەرەنتینە ئاهەنگ نەماوە. هەفتانە جارێ 2 جار من لایڤەکەمەوە بۆ هەواداران بۆ ئەوەی بێتاقەت نەبن. خەونی چۆمانی هونەرمەند پێکێنانی گروپێکی هونەریە لە خۆی و کوڕەکەی و 4 برا دەنگخۆشەکەی. بەڵام وەک خۆی دەڵێت دووریان لە یەکتری لەگەڵ براکانی و سەختی ژیان و گوزەران ڕێگرە لە بەردەم ئاواتەکەیدا. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، گەرمیان. کەسێکی ئێمەی ئەڕای یاریمە خانم تەنە دیری تەناونیم تەنە دیری خانم وەژیر چانە دی خەڵی ژیر چانە دیری